بەناوی خوای بەخشندە و میرەبان بینەرانی عزیز و خۆشەویست من ئیبراهیم زیاد پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی ماچی پەیام بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شادەمەوە. ئایزان لێکجابوونەوەی هاوسەران یاخود تەلاق ساڵانە ڕوو لە زیادبوونە. دەبینین ئامارەکان پێمان دەڵێن لە ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان نزیک 12,000 کەس لە یەکتری جیابوونەتەوە. جا کۆمەڵێک هۆکاری هەیە. من ئەمڕۆ لە هاوڵاتیان دەپرسم هۆکارەکانی لێکجابوونەوەی هاوسەران بۆچی دەگەڕێتەوە؟ بۆچی لە نێو کۆمەلگای کوردی ساڵ لە دوای ساڵ ڕێژەی زیابوونەوە ڕوو لە زیادبوونە؟ ئەیچی بکەین و چۆن بتوانین ئەو ڕێژەیە کەم بکەینەوە؟ ئێوە لەگەڵمان نابن، من سەرنج و بۆ چوونی هاوڵاتیان وەردەگرم. بینەرمان بن. مثلا من ژنی لۆ کوڕی خۆم بینم پێی دەڵێم یعنی ئەگەر لێ ڕانەبینم وەڵی لۆی ناینم لەبەرەوەی ئەم ناتانم دەستی یەکەشکە لە خۆرتینم. زۆر کەس هەیە ئەو نوع خەیاڵە دەکا دەڵێ وەڵا ژنی لۆ دەینم دەیکەمە پیاو. هۆکارەکە زۆر ناتان 15 خاڵەشان دابنێم وەڵی 15 خاڵەشان دابنا بە 15 دارایی دادەنا. پێشان خەرێک قەنەعەتی هەبوو بە شتێکی کەم قایل دەبوو ئەو شتانی کە ئێستا هەیە لە پێشان نەبوو. دەبینین ساڵ لە دوای ساڵ ڕێژەی جیابوونەوەی هاوسەران لە یەکتری ڕوو لە بەرزبوونەوە دەکات. بە بڕوای تۆ هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ بە خوددایە من قەنەعەتم وایە هۆکارەکەی لەوە دووسێ شتان دەگەڕێتەوە. ئەوەلەن بەڕاستی لە کۆمەلگایمە چەند شتە کەبوو زوو بەمە گەیشت. ینی قەزایە ئەنتەرنێت و ئەو شتە زوو لە پڕک بوو. ینی گەنجەکانمان یعنی ئەوەی نەبوو یعنی بە تەدریجی بێن. دومیش خوێندن و دراست و ئەو شتانە. ئەمە وەختی خۆی لە کۆڵانی ئەگەر غەڵەتێکمان بکرد باە شتێکمان بکرد باە نەدەگوێت دەچم بە بابت دەرێم دەگوت سبێنێ دێم لەکن مامۆستای شکات لێ دەکەم. مامۆستا کیانێکی گەلە گەورە بوو. سێمی شش ئەوەیە دیوەخان گەورە و گچکاتی ئەو شتە نەما پێشترێ خەڵک دیوەخان هەبوو پیاو ماقول هەبوو گەورە هەبوو دەچون ڕاپرسیان لەگەڵ دەکرد قسەیان لەگەڵ دەکرد یعنی مشکلەکان لەناوە خۆ حەل دەبوو. بەس ئێستا کە هەر بخۆی ئەوی هەیە بخۆی دەرێ ئەمن میرم یعنی لە شتەشی ناترسێ یعنی بەخۆی وەدەزانی هەموو شتەشی دەزانیتن. واتە نەمانی ڕێز و تەقدیری جاران یەکێکە لە هۆکارەکان کە ڕێژەی زیابوونەوە ڕووی لە بەرزبوونەوە کردووە. سەرڕۆیی و یعنی ئەو شتانەیە یعنی دەوری هەیە لە جودابوونەوە. مەسەلەن من ژنی لۆ کوڕی خۆم بینم پێی دەڵێم یعنی ئەگەر لێ ڕانەبینم وەڵی لۆی ناینم لەبەرەوەی ئەم ناتانم دەستی یەکەشکە لە خۆرتینم. زۆر کەس هەیە ئەو نوع خەیاڵە دەکا دەڵێ وەڵا ژنی لۆ دەینم دەیکەمە پیاو. من مەبەستمە ئەو قسەیە زۆر جاران لە خێزانێک دەبینن کوڕەکەیان خراپە کوڕێکی لەو ئاستەدا نییە کە باش بێت زۆیان زۆر باش بێ دەڵێ ژنێکی بۆ دێنین بەڵکو زۆر باش بێ لە دوو ئافرەتێکی زۆر باش دەگەڕێن بۆ کوڕە خراپەکەی خۆیان. بەو خوددایە تاواناوە لەبەرەوەی ئەگە کەسێک تێدا نەوی بەخۆی بە حیاتی تێدا نابیتن بە حیاتی ناو مجتەمەعیمە هیچ لەو زروفەی بە حیاتی نابتە هیچیش یعنی ساغڵم دەردەچیتن. ڕەنگە بەیانی زوڵم لەو ئافرەتە بکات و لێی بدات و بەتاکید گەنجەکە بەخۆی تێدا نەبی قابلەتی ژنهینانەی نەبیتن یعنی پیاوەکی متەکامل نەبی محاڵە پێشتر کاکە کەس ژنی نەدەدا کابراایەکە خوشکی نەبایە بەخوای زۆر بەنجی سەبوو قبوڵیان نەدەکرد دەیانگۆ ئەو خوشی نییە ژنیان ئەسڵەن نەدەدایە بەخوای لە بن ناو پێڵاوانش جێ نەدەبەوە. ئەگەر خوشی نەبووایە بەڵێ ژنیان نەدەدایە. بەڵێ ئێستا کە دوو درەمی هەیە سەنتەنەتی پێلێتدا نازانی لە چێش هاتیە و پارەیە بەخۆچی لە چێ هاتیە پێشترێ کابرا دەبایە ئەسڵ و نەسەبەکی هەبیتن بەس ئێستاکە ئەوە نەما دوو دیناری هەبیتن تەواو کابرا دەرێ پارە هەیە و تڕمبێری هەیە هشتیوالە بەس پێشترێەوە نەبوون نامشتێمە یەکێک خوشی نەبایە هەر ئێسابیش ئافرەت قیمەتدار بوو ئافرەت کیانی ماڵێ بوو ئافرەت یعنی تاجی ماڵێ بوو بەس ئێستا نا ئافرەت بیتە بەردەستە بەڕاستی یعنی گوناعە. هۆکارەکان زۆرن یەکەمیان ئەوەیە کە سیلەی ڕەحم زۆر کەمە دووەمیان ئەوەیە بەو خوددایە کێشەی ئیقتصاد و ژیان و پارەپایاکردن ئەوەندە زۆرە ئەو هۆکارە بوویتە هۆی سەرچێهارە گەورەکەی پێم وایە لەبەرەوەی گەنجێک ئەوڕۆ ژنێ دەینیتن لەو کوردستانەی تەماشا دەکە ئیشی نییە پارەی نییە داهاتی باوکی لەوانەیە لە 1970 لەوانەیە داهات باوچیان لە بۆیان دەمینێتەوە لە خۆیان دەبی کاسبی بکەن لۆ خۆشان ئەگەر گەنجێک بێتە ئەو بازاڕەی ئەگەر 100,000 پێ نەبی 50 پێ نەبی 500 پێ نەبی
بیزوەرەقە و دەوەرەقەی پێ نەبی ناتوانانی کاسی بکە لە بۆ نمونە ئەگەر عارەبانەشی بکڕی ئەگە عارەبانەشی بکرد لە خۆی پاخلەی بفرۆشی دەبی دەوەرەقەی پێبی یانی وای نەبوونی بە هۆکارێکی سەرەکی دەزانی سەرەکی ژیانە بێ نەرەی هەر کەسێک ئەوە ڕەت کاتەوە ئەمن لەگەری نیمە باوەڕ بکە مادەی دارایی پارە سەرچێ لە بۆ ژیان و دەمی خۆشەویستیش کەم بووە ئاسەرەکان بەدڵی خۆیان پێشانەکە بە قسەی داکوبابی هەری دەبژارد نەوعەک بوو ئێستا بەخۆی هەر دەبژێری هەر نەجاعەت ناینی خاستن ئەوانەی کە لە ژێر 20 ساڵیەوە ژنێ دێن ئەوانە هەر نازان ئایا چخانەوادێک لەگەری گونجاوە عقلەتی ئەو کچەی کووە نازانی دەمین ئەگە بینە لە بۆ پێشکەوتنیش بین ئەگەر ماوەک دەبینی ئێستا لەگەری دەوی زەمانەچی کەواتە غێریزە لەوانێ احتیمال ئەم قسە لە ڕووی تەلەڤیزیۆن و ناشری نەدەیکەم جاری وا لەگەری دەبینێ ماوەک لەهۆی کاتی دەستژیانداریەوە یان کاتی دیکە لەگەری دەمینێتەوە ماوەچی پاشانەکە وەک بری نازانم نەوعەک چاوی لێ تێر دەبی دوایە ماوەک دەی خوازی مانگی دوو مانگوردەوە دەهەنجەتی پێ دەگرین ئەو کاتە دەری ئەتوم ناوێ کەسانەشی هەر لە خۆی خودی لە خۆی خۆیدا چاو برسیە ئەو ژنەی دەینیتن چاو دەجێڕی لێشی دیکە ماوەک لەگەروی دەبی ئەگەرویش نامینێتن ئەوی کەش تەراقەدا ئەوی کەش تەراقەدا یان تەقریبەن ئەوە یەک هۆکار هۆکاری دیکەشەیە خۆی بەخۆی ڕێژەی ئافرەتان ڕێژەی کچان لە هەموو کۆمەلگایەکان کەمەک زیادی کردیان ئەوی شۆکارەکەی نازانم چییە کەمەک زیادی کرد ڕێژەی زۆری ڕۆژەی نەینانی ژنان لەلایەن گەنجەکانەوە کۆچکردن لە بۆ دەرێ ڕێژە زیادەکان ژوەی لایەتە تەقریبەن وەک بری کوڕ لە خۆبایی بووینە ینی شێوازەشی لایەتە چاوە شۆکارەکە زۆر باشە باسی نەبوونیت کرد باسی کۆمەڵێک هۆکاری دیکەت کرد باشە خۆ چەند ساڵێک بەر ئێستا دایک و باوکی ئێمە باپیرانی ئێمە نەبوون بوونە بە نەبوونیش لەگەڵ یەکتریا ژیاون بۆچی ئێستا لەسەر نەبوونی هاوسەران ئارام ناگرن پێش بڕچێ ژیان نەبوو ئەو کات ئەمە برین ئەگەر ڕۆژی 1970 دینارمانیژێکە چون نەمەرمداری خۆمان لەگەلێک خزم و کەسانی دادەنیژ و سەبەتمان دەکرد و سەفەریشمان دەکرد کاتشمان زۆر بوو بەڵام ئەوەندە تموعی پێش بڕچێمان نەبوو ئەو سیارەی ئاخیر مۆلیدری ئەو خانیشکەی خێرام بگەمێ هەری شێ بکەم هەری شێ بکەم هەری شێ بکەم بگەمێ و ناشگەمێ ئەوە ئەوەی لاتە وردە هاتوچوو کەم بوو کڕۆنەش یەکزاری لێ کرد کە یەکزای ڕەحم و سیلەی نێژ لە بینی خەرچی کەواتە وەکبری ڕەحمی تێدانێت دەشینی ڕەحمینی هەندە بێویزانە هەندە بێ زەمیرە پاش دوو مانگان دەرکەی محکەمە دەجێت پێ دەگەی تەراخ هۆکارەکە زۆر ئەی ناتوانم 50 خاڵەشان دابنێم وەڵی 50 خاڵەشان دابنا بە 50 دارایی دادەنا ئەگەر بکرابووە بەس لەوانێتە کەسانەکەی بری با ئەمە ژن مێردیشین و پارەشمان هەیە و ژیانشمان هەیە شکاریشمانە کەچی ناگونجین حتمان دەوڵەمەندی شێ ئەوی بدەم یعنی ئەو کێشەی دیکەیە ئەوەش نارن دەکا هۆی چاوبرسیتی کوڕەکەی لە مجتەماعی ئێمە تەلاقدان دوو هۆی هەیە یان دەبێت پیاوەکە باش نەبێ یان دەبێ ژنەکە باش نەبێت لەو حاڵەتەی هەندە جار دەبینی بە مروری زەمان بە مانگێک بە دوو مانگ بە سێ مانگ کەزەواز پێک هات هەموو ڕۆژێ ئەم کێشەیە لە ناو خۆیان بینی خۆیان پێک نایە کە پێک نەهات ئاخری ئیزباری چ دەبی یان پیاوەکە رازی نابی بەو شێوەیە یان ژنەکە رازی نابی ڕوو دەکەن بەڵەو تەلاق بەڵەو محکەمە تەلاق دەبێت لەو حاڵەتێ پێیا دەبێت ئەگەر پیاوەکە عاقلیبی ڕێزم هەیە لە ئەوم پیاوەکی ئەگەر پیاوەکە عاقلیبی ژنەکە عاقلیبی ئەوە ئەو شێوەیە تەلاقدان نامینێت هەر نابێ بەس ئەگەر پیاوەکە عاشەچوتی و مستەوای ژیانی نەبوو لەگەڵ منداڵەکانی یان ژنەکە مستەوای ژیانی نەبوو یان ژنەکە تەتەوراتی ئەوڕۆ زۆر تەوراتی گۆڕایە چۆن برێ ئەوەم دەوێ سیارەم دەوێ ئاخیر مۆدیل ماڵم دەوێ خانیم دەوێ بەچێ دەرێ ئەو کابرای ئیمکانەت هەیە بەشک بۆی دەرنانی ئیمکانەتی نابێ داواکاری زۆرە داواکاری زۆرە ژنەکە زۆر داواکاری هەیە فەلەو حالەتێک کابراسی بکە دەرەگە لەگەری نەگونجێ ژنەکە کە مەزبور دەبێت داوای جیابوونەوە بکە هیچ چاوەیەشکە نییە باشە ماما ئەتوو تەمەنەکەت هەیە خۆی گەورە تەمەن درێژکە بۆچی لە پێشووتردا ڕێژەی تەلاق کەم بوو بڵێ لە پێشودا وەکو ئەمڕۆ نەبوو ئیمڕۆ تەتەوڕات پێیا بووە ئەوڕۆ گۆڕایە لەگە پێشان خەرێک قەنەعەت هەیە بوو بە شتێکی کەم قایل دەبوو ئەو شتانێک کە ئێستا هەیە لە پێشان نەبوو بەرێ ئاخیر مۆدیل خانیم دەوێ ئاخیر مۆدیل سیارم دەوێ زێرم دەوێ ئالتونم دەوێ خەرێک ئەسی بۆ سەفر و سیاحە و خەرێک ئەسی بۆ گەڕان من لەگەوان چی فەرق نییە ێ باشە بەڵکو بۆەوەی کابرای دەرنانی سەفر و سیاحی پێ ناکرێ
بەس پێشانوانە بوو یعنی چاولێکەری هۆکارێکی سەرەکیە لە بۆ جیابوونەوەی بۆ جیابوونەوەی ئافرەت ئەی کوڕ زۆر باشە لە جیابوونەوەدا چێ زەرمەندی یەکەمە بەێ لە جیابوونەوەدا زەرمەندی یەکەم پیاوەکە زەرمەندە ژنەکە زەرمەندەنا یا هەندێک حالات هێژنەکە زەرمەندەبی یانەوە منالیان نیە مناڵەکان هیچ ئەوەیە نییە فەقیرانە کێشیان نییە زەنبیان نییە مناڵەکان لەو ئارەی زەرمەند دەبن دا هەندە زار هۆیەکەی برێن ئەوەکەی عیدی ژنەکەی دا هەندە زاریش عیدی پیاوەکەی دێن ڕێژەی تەلاق و جیابوونەوە یەکەم خەڵکەکە بێدین بووە ئەوەیە دووەم شت ئەو مۆبایلەوای لێ کردووە یعنی بەڕاستی ئەو مۆبایلە کەلچی ئەو مۆبایلەشی زۆر باش ئەگەر باش بەکاری بینی بەڵام ئەوانە باش بەکاری ناین یعنی هۆکارەکانی بۆ مۆبایل دەگەڕێتەوە یەکەم بۆ بێدین دەگەڕێتەوە دووەم بۆ مۆبایل شتوا دەگەڕێتەوە ئەو مۆبایلە سێەم شتەیان دانا بە ناوی مافی ئافرەت مافی ژنان بەڕاستی ینی ژنیان وێران کرد بە ناوی مافی ئافرەت ژنیان وێران کرد بەڕاستی لەبەرچی دەڵێ بە ناوی مافی ئافرەت ژنیان وێران کرد با بزانین لەبەرچی کاگە پێی دەڵی دەڕێ ئەگەر هەر پیاوەکە چی زاران کابرا لە ماڵی لەگەر خێزانی خۆی بە شەڕش دەهات بە ماوەشی یعنی بە ماوەی 4 ساعتی پێک داهاتنەوە هیچ دەگۆڕە نەبوو ئێستا پێی دەڵێ دەڕێ ئەگەر پیاوەکەتی قسەی پێگوتی بەغار وەرە شکایەت بکە وەرە لای ئێمە دەرێگە پیاوەکەت ینی قسەی پێگوتی شکایەت بکە بەڕێ هەروە شتەکە ئەرێ وڵا بە ناوی مافی ئافرەت بەڕاستی ژنیان وێران کرد ئەو موبایلت کرد پێم برێ موبایل بۆ هۆکارە بۆ موبایل بە هۆکار دەزانی هەرچی دەیبینی کەس دەبینی عمری 15 ساڵە 12 ساڵە مۆبایلش پێ 24 ساعت خەریشی فلی مشتیوە خەرشی مۆبایل یعنی شتی بەو تەلەفۆن و تەمە بەستەوەی کە خیانەتی لێ دەکات بەڵێ خیانەت بەڵێ بەتاکید ئارێوەڵا ئەی باشە خۆجاران لە پێشوو باسی کێشە و مشکلت کرد باشە خۆ ساڵانی پێشوو کێشە هەبووە لێدان هەبووە قسە پێگوتنیشە بۆ لە بینی هاوسەران بەڵام لەگەڵ یەکتریا ژیاون نیان هێشتووە تەنانەت دەوروبەرشیان بزانێ بابیشان بزانی چەند جار شەڕ بوو یعنی کەس نییە بڵێ شەڕم نەکردو لە ماڕێ کەس نییە بڵێ لەگەر خێزانەکەم شەڕم نەکردیان ژن نییە بڵێ لەگەر پیاوەکەم شەڕ هەر دەبی بەڵام ئێستا وانە بوو جاران وانە بوو شەڕیش دەبوو یان ئەگەر شتێکیش بوو باە مەسەل پیاوە دوو ڕدێن سپێک دەچۆ بینیان یان ژنەژی بە تەمەەن دەچوو پێی دەگۆ دوو قسەی لەگە دەکردن ئاش دەبوونەوە بەس ئێستا لەبەر ئەوەی بە مۆبایلی ژنی پەیدا کردیە بە مۆبایل بەو تەلەفۆنکاری بۆ فەیسبووکەی ژنی پەیدا کردیا هەر چۆن پەیدا کردەوە هەش دەڕواتەوە باشە با بە ناوی ئافرەتان یانی با بەرگریەکیش لەوان بکەین ئەوانیش دەڵێن پیاوان زوڵممان لێ دەکەن لێمان دەدەن بەشێکیان تا دەستی بڕوا تا دەسەڵاتیا بێ زوڵم لە خێزانەکەی خۆی دەکات بەڵێ هەیە لەویشێ من نانم لە پیاویشێ بەڵێ لە پیاویش ئێستا پیاویش هەروە پیاویش دەیبینی ڕۆژی تا ئێوارە سەرخۆشەشێ بە سەرخۆشی دەستۆماڕی ئەو ئافرەتەش نەحاق نییە یان ئیش ناکا کار ناکە ئەو ئافرەتەش پێویستی بە ژیانە پێویستی بە مافە پێویستی بە هەموو شتێکە ساڵ لە دوای ساڵ ڕێژەی جیابوونەوە لە نێوان هاوسەران ڕوو لە زیاد بوونا بە بڕوای تو هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە سوتەفاهمە یعنی ئینسان دەبی کە تو ژنی دەینی دەبی بزانێ کسی چێ دەینی کە کسی چێ دەینی بزانی هاوتەمەنی خۆت بینی کە ئەتو لە خۆت گسکەتر 10 ساڵەتی نا ئەمن و ئەو تێک ناگەی واتە جیاوازی تەمەەن هۆکارێکە بۆ جیابوونەوە 100% هۆکارە 100% هۆکارەکە ئەتو نەتانی یعنی مەسەلەن مسەیتەربی یعنی کەواتە ژیانی خۆت لەدەست دەدەی ئەگەر ئەتوو مسەیتەر بووی لەسەر ئەوەی یەکت هینا و گەنجەکەش کە عمری تەواو بوو ژنی هینا ئێستا زۆر بەداخەوە ئەمە شەخصی دەناسم گەنجە عمری 15 ساڵە توی ژنی نانێنی بابە 15 ساڵی ژنی نانی نییە تەمەنی 15 ساڵ و ژنی هێناوە تەمەنی 15 ساڵە ژنی هینا ئەمە 30 ساڵ بوومە ئەوجە هینام هەتا تێر عەقڵ نەبم ناینم خۆ ژن هینان موبایلێک نییە بچم تێکچی بچم چاکەمەوە بابە ئەو مستەقبەلی حیاتە ئەوە شەریک حیاتە ئەتو دەبی بزانی دەبی لێک دێەوە ئەتو ماری خۆت کاول دەکەی منداری ئەخسیر دەکەی دوو عایلەی تێک دەدەی ئەو کچە مستەقبەلی دەفۆتێ کابرا گەنجەش نەشکە دەینتەوە ئەو نایە کەشکە بەس ئەدی حسابی ئافرەتەکەی بەرامبرت ناکەی
یعنی بۆچی لە نێو کۆمەلگای کوردی ئەو قسەیە تا حدێک باوە تا ئاستێک باوە کە دەڵێ کوڕەکەمان خراپە دەمانوێت کسێکی باشی بۆ بێنین بۆچی بە دوای کە کوڕەکەیان خراپە بە دوای کسێکی باشدا دەگەڕێن کسە باشەکە کابرای ڕاست دەکا بەس زۆر بەداخەوە وانە ئینسان ئەگەگە خراپ بوو بەقوای هەفتان ژنیشی لۆ بینی هەر خراپە لە بەرەوەی زمانی باب و باپیرانمان جی دەچی یعنی فەرقی هەبوو قەت ئەمە ناگەینەوان ناگەینە جیریوان سەد ئینسانی بەتەمەن دەبینم لەسەر ئەو شارعی بە حکمی ئەمن قەدیمم لێرە دەرێ ئەمن وەختی خۆی خێزانی خۆمم نەدیتە دەرێ ئەمن نەمدیتە کە هینایتم ئەو وەختی ڕێز و حورمەت و تەقدیر هەبووە بەس ئێستا زۆر بەداخەوە هەموو بیتە موبایل و سناپ و یەکدری دیتن بۆم باسکە موبایل و سناپ یعنی هەموو لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکان یەکدری دەناسن هاوسەرگیری دەکەن و دوایش دەبتە لە ڕێی تۆڕە کۆمەڵاتەکان با یەکتری بناسن کا لەگەڵ یەکتری لە یەکتری تێگەیشتن چی تێدەچێ ئەگەر هاوسەرگیری بکەن نمونە لە تۆڕە کۆمەڵاتەکان ئەمن لەگە کسەی عیلاقەیدا دەرێم ئەمن هەفتا دۆنم عاردم هەیە هەفتا ئەوەم هەیە ئەوم هەیە و هەیە ئێکسەس مەقیرە هەر دەخەرەتێ ئەو کەواتە ژیانی ئەو کچەی تێکچوو مەسەلەکە لەسەر ئەوەیە ناڕاستیە لە قسەکردنەکەدا سەد لە سەدی واقع ئەمە دەبینین ڕۆژانە هەموو کەس دەبینی خیانەت بە هۆکارێک دەزانی بۆ لەگزیابوونەوە بە خۆی خیانەتیش بابەتەکە طبعا خیانەت بە سەد لە سەدە خیانەت لە قەدیم و زەمانەوە کە خیانەتی دەکرد دەیان کوشت یعنی من لەگە ئەوەی خیانەت نیمە هەر ئینسانێک ئەگە لەسەر جودابوونەوە خیانەت بیتن ئەوە حەقی یعنی سزادانە چی سەد لە سەدیە ساڵ لە دوای ساڵ ڕێژەی زیادبوونەوەی هاوسەران لە یەکتری ڕوو لە زیاد بوونە بە بڕوای تو هۆکارەکان بۆچی دەگەڕێتەوە چەند هۆکارێکی جیای هەیە بەڕاستی یەک لەو هۆکارانە بێمنەتی ژن و مێردەکان لە یەکتر دووش ئەوانەی کە لە دادگایەکان ئیژەکەن دەزانن کە ڕێژەی تەلاقەکان لەو تەمانانەی کە ئێستا پێڕادەگەن زیاتر لەوانە نەک لە ئەوانەی کۆیتر کەواتە چیا سەرەتا بڕیارداری ئەو کەسانەی بڵین ئەو ژن و مێردەی ئەو کچ و کوڕە کە بڕیاری زەواز دەدەن یەک لایەنی هەیە ئەویش لایەنی سێکسیە دەبینی کە ئەو لایەنی تاقی دەکاتەوە مرۆڤ سروشتی وایە بەرەو چێژیتکە دەڕوە دەبینی ئەو دنیای ئێستاش کە کراوەیە بەڕاستی ئەو هەموو مەساجخانە و تایترۆخانە و ئەوانە وەی کردێ پیاوەکان بتۆرێن لە خێزانەکان یعنی ئەوەی کە ڕووی دەدا نزبەی تەلاقەکە ڕەنگە هەر دەستی دەوڵەتەی ئەقلیمی تێدابێت چونکە کە خێزانەکان لە یەک هەڵوەشانەوە کۆمەلگایەکەش لەوێک هەڵدەوەشێتەوە کە کۆمەلگا لە یەک هەڵوەشاوە دەوڵەت دروست نابیتن یەکگرتن لە ناو کۆمەلگا دروست نابی وەی لێدێ نەئارامی دروست دەبی هۆکارێشکەش ئەوەیە بەس مامۆستا ببوورە لەسەر ئەو خاڵە دەمێ بوەستم کە سەرەتا باست کرد بێمنەتی ژن و مێرد لە یەکتری مەبەست لە چی بوو لە ڕووی داراییەوە چکە بەڕاستی ئێستا کە دەبینی ژن ئافرەتەکانیش هاتینە نابواری بازرگانیەکی سربەخۆیان هەیە یعنی یەکێک لە هۆکارەکانی ئازادی کەسەکان دارایی سربەخۆیە یعنی زۆر جاران دەبینی کە دەبینی ئافرەتەکانی ماڵان کە جاران ئیماڵەوە بوون پیاوەکە کار و کاسبی دەکرد هەوڵیان دەدا بگونجێن لەگەڵ یەکتردا یعنی هەر هەم پیاوەکە هەمیش ئافرەتەکە لە بەشێک مافەکانی خۆیان خۆش دەبوون لە پێنا ئەوەی بمینێنەوە زیاتر کە ئێستا ئافرەتەکە سەرمایەکی سربەخۆی هەیە هیچ نەتی بە پیاوەکەی نییە ڕەنگە بڵێ قبولی ناکەم ئەگەر قسێکشم پێ بڵێ حتمما یعنی دەزانین چۆنە ژن و پیاوەکان سروشتی خۆیان هاتیینە دەرێ یعنی ئافرەتەکە لە سروشتی ئافرەتی خۆی هاتیتە دەرێ پیاوەکەش بە هەمان شێوە هەر شتێک لە ئەسروشتی خۆی هاتە دەرێ بەڕاستی تێک دەچیتن ئافرەت سروشتی ئافرەت وەک خۆی جوانە پیاویش وەک خۆی جوانە یعنی ئەوە وای کردووە بڵێ کاکە ئەمن بەشێکم لە تو بەس ئایا ڕەنگەستا لە ئەوڕۆپا بڵێن ئەو شتە هەیە بڵێن ئافرەتەکە خاوەنی سەرمایەکی خۆیتی و پیاوەکەش بە هەمان شێوە بەس ئایا ملەتیمە هێشتا نەگەیشتە ئەو سەقافەت و ئەو تێگەیشتنەی بڵێ ئایا ژن سروشتی چییە پیاوەکە سروشتی چییە ئەمە زۆر جاران وەکومە مامۆستاینە دەبینین مامۆستایەکانمان هەندێک جار ئافرەتەکان بە هەمان عەقڵیەتی پیا و هەڵسوکەوت دەکەن
یعنی ئافرەت کە بۆ باڵادەست هەمان عقلیەتی پیاو بەکاردێنی هەمان هەڵسکەوتی پیاوەکان بیان پیا و سەلاری بەکاردێنی لە ئافرەتی دێتستە دەرێ. لە ئێستادا لە هەرێمی کوردستان دەبینین هاندانێک هەیە جۆرێک لە هاندان دەبینین بۆ ئافرەتان کە ئەویش کارکردنیانە هێنانە دەرەوەیانە دەپرسم سوود و قازانجی هێنانە دەرەوەی ئافرەتان بۆ کارکردن چییە بۆ کۆمەلگا؟ من وەکو ینی ڕێی خۆم بەڕاستی ڕەنگە کەسێک بڵێتن کەسێکی دوا کەوتووەیان بەس ئەوەی ئەمن بزانم سا لە زۆر وڵاتانیش توێژینەوەیان کردێ بە تایبەتی لە بەریتانیا و ئەمریکا ئەوانە کاتێک ئافرێتان هینە نابواری بستنس کە پیاوەکانیان لە جەنگ لە دەستدا ویستان ئەو فەراغی بە ئافرەت پڕ بکەنەوە هەوبوو ئافرەتەکانیان خستە ناو ئیش بەس ئەوان تووشی چ ئاستەنجێک بوون دەڵێ ئەمە ئافرەتەکانمان هاویشتە ناو ئیش بەس هۆکارەکەی ئەوە بوو کە زەواج نەما ڕێژەی تەلاق زیادی کرد منداڵەکان لەبڕی ئەوەی پەروەردەی ژێردەستی دایکیان بوون بوونە پەروەردەی ڕەوزەکان ئێستا ئەوان دەناڵێنن ینی لەبەر ئەو کێشەی ڕەنگە کێشەی زۆریش بڵێن ئەو ڕێژەی تەلاقی کە هەرێ لە هەرمی کوردستاندا هەیە بەشەیان بگەڕێتەوە لۆ ئەو هۆکارەی زۆر باشە بەشێک لە هۆکارەکانی جیاببوونەوە ڕێژەی تەلاق ئەوەیە کە لە هەرێمی کوردستان بۆ ناپاچی هاوسەران دەگەڕێتەوە دەپرسم بۆچی ئەو ڕێژەیە یان بۆچی ئەو دیاردەیە لە نێو ئێمەدا هەیە ڕەنگە لە وڵاتانی دیکەشدا هەبێ بەڵام بۆچی لە نێو کۆمەلگای کوردی کە خۆمان بە کۆمەلگایکی مسلمان دەزانین پابندین بە ئاینی ئیسلامەوە بەڵام بۆچی ئەو دیاردەیە هەیە ناپاشی هاوسەران لە یەکتری بەخۆی دەزانین تۆ ناتوانین ئەمە بڵین هەموو هۆکارەکەی ناپاچیە هۆکاری زۆرە هۆکاری زۆرە بەس ناپاچەکە ڕەنگە ئەمە ناومان لێنەیە ناپاچی ئەگەز لە ڕاستیش لێ بکۆڵیەوە ناپاچی نییە هۆکاری ئیهمالکردنی کەسەکانە چکە خودی مرۆڤ 150 لە مادێ پێکاتەوە 150شی لەلایەنی ڕۆحانی ئەو کەسەی لەگەڵی دەژی فەرامۆشی دەکات چ دەکا کەسی بەرامبەر ناچارە هەم ڕەگەزینێرینە هەمیشمێنە ئەو فەراغی بە کەسێشکە پڕ دەکاتەوە یعنی خیانەتەکە یەکسانە ئەوە نییە بڵێ وڵا بەس لە ئافرەت هەیە یان بەس لە پیاو هەیە واتە مەبەست لێ ئەوەیە کە پێویستە گرنگجی بە یەکتری بدەن پێویستە لەگەڵ یەکتریدا بەسۆز بن خۆشەویستی محیبەت بە یەکتری ببەخشن بالفعل دەزانین چۆنە دوو شت هەیە لە ژیاندا ئەگەر ئەتوو بێت و هاوسەنجەک ڕانەگریە هەموو هەڵس و بڵێن هەموو هەوڵ و ماندیبوون و هێز و توانایەکە لە بۆ پەیداکردنی پارە و سەرمایەداری و بستنس بیتن ناتوانانی بەڕاستی پەیوەندی سۆزداری و خۆشەویستی لەگەڵ خێزان و منداڵەکانی دروست بکەیت مرۆڤ توانایەکی دیاریکراوی هەیە ستا مرۆڤەکان زۆر لە زیاد پێویست هەوڵ دەدەن لۆ کۆکردنەوەی یعنی لە سەردەمی سەرمایەداری بەڕاستی ژیان نییە بەس هیلاکەتە مرۆڤەکان دەبنە ئامێرەکی پەیداکردنی پارە ئەویش لە پێنا ئەوەی کۆمپانیایەکان زیاتر قازانج بکەن یعنی فەرمو ئێستاوەی لێ هاتیە شەوانیش هەتا 12 شەو خەریکی پارە پەیداکردن دوکانەکان هەیە بازارکردن هەیە ئایا چ وەختێک ئەو کابرایەت دەتوانێت لەگەڵ خێزانەکەی دانیشی لەگە منداڵەکەی دابنیشی ئەو کەسەی دێ بازار دەکا لە بەرچ لە جاتی ئەوەی بازار بکە ئەو کاتێ لە ناو بازارەکان ینی بەسەر ببات و پاری خرج بکاتن دەتوانێت ئەو کاتە لە ناو ماڵ و منداڵەکەی خۆی دابنیشین ینی باس لە چیرۆکچی ژیان بکەن باس لە بابەتە کۆمەڵایەتەکان بکەن لە ئەدەبیەکان بکەن یعنی بەڕاستی لە سەردەمی سەرمایەداری مرۆڤ دارمایە یعنی ئەمە ناومان مرۆڤە بەس مرۆڤ نەماینە بووینە ئالەتە چی ئاسن بەبێ ئەوەی هەست ڕۆح هەمووی دامرکایە یعنی لە ئەڵمانیا لە سەرپاش کۆتایی جەنجی جیهان ئەڵمانیا دوو ڕێگای لە پێشبوو یەکیان ڕێگایەکەی دیکارتە کە مرۆڤەکان بەرەو هۆشیاری و خۆشەویستی بڕۆن ڕێگایەکەی تکە جۆن لیو بوو ئەوان هەستان چیان کرد لۆ جۆن لیو گوتی نامە مرۆڤەکان بەرەو ڕووکەشی دەبین و یعنی لە ڕووکەش زۆر بە جوان بە دیار بکەون بەس لە لایەنی ڕۆحیەوە هەموو وێرانە ئەوجە هەستان چیان کرد ئەو ڕێبازەی دیکارتیان وەلانە بە دوو جۆن لۆیکەتن ڕووکەشی سیارەی جوان خانی جوان پارەی جوان بەس لە لایەنی ڕۆحەوە ئەوانە هەمووی دامرکان یعنی ئەو ڕۆحی مرۆڤایەتی نەما ئەو ڕۆحی خۆشەویستی نەما خێزان نەما هەموو شتێک لە بەریەک هاتە دەرێ پەیوەندی بە مەسائلی کۆمەلگا و یعنی مەشاکلەکانی هەیە بەنسبەت تەلاق جیاببوونەوە هۆکاری زۆرە بەڕاستی یعنی ناتوانێت تەحدیدی کەی بە یەک هۆکار
زیاترینی بەڕێی من سەرچترین هۆکار مەسەلەن لایەنی پابند نەبوونە بە ئاین بەڕاستی کۆمەلگایمە یعنی مع الأسف بەرەو بێدینی دەڕوە یعنی ئەگە بێت و پابند بی بە ئەرکانەکانی ئاینی ئیسلام مەسەلەی تەلاق ئەوها زۆر نابی لەوانەی هۆکاری تکەش هەبی مەسائلی مۆبایل و فەیسبوک و تەکنەلۆژیا تۆڕە کۆمەڵایەتیەکان بە هۆکارێک دەزانی بۆ لەگزیابوونەوە ئەکید ئەوەش هۆکارەکە نارێم تۆڕە کۆمەڵایەتەکان خراپە بەس لایانی سلبی ئیجابیشی هەیە بەس بەداخەوە ملەتیمە حتا پێی بکرێت جانبی سلبیەکەی وەردەگری جانبی ئیجابیەکەی وەرناگری جانبی ئیجابیەکەی فرامۆش دەکا جانبی سلبیەکەی یعنی تەسیریشی لێ دەکا یعنی لە هەڵسو کەوت و لە بڕیاردان و لە مەسەلەی ژیان یعنی ما زۆر بەوە متەئسیرن کۆمەلگای غەربی تەقلید دەکەین کاکە لە شتی باش تەقلیدیکە لە تەکنەلۆژیا تەقلیدیکە ئەمە نەبەز لە شتی مەسائلی مەظاهر و شتی بەسیط کە تەسیر لە ژیانیشمان دەکە ئەوەش هۆکارەکە لۆ ئەوەی کە جیابوونەوە زۆر بووە باشە یەک لە هۆکارەکانی دیکە پێدوانە تەداخلیکردنی کەسی سێم یان دەوروبەرە لە بینی هاوسەران کەوا بکات لێکتری جیا ببنەوە ئەوەش هۆکارەکە بەس نابتە هۆکارەکی سەرەکی یعنی پارە و سەرۆت و سامان بە هۆکار دەزانی ئەوەش تەبعاً هۆکارەکە بەس ئەوەش هەن نابتە سەرەکی بەڕای من سەرەکیە کە پابندبوون بە ئاینە دوو باش بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەگەر ئەو دوو چتە هەبوو لەو فەرەضەن لە پەروەردەکی باش کرا ئەگە تەڕەفی سەیەمیش تەداخل بکات تەداخلەکەی ئەوها بە قووەت نابی ئەگە پەروەردەکە مەزبوط بی پەروەردەکە مەزبوط نەبی ئەدنا تەداخل تەسیر لە ئەوەی خێزانی لە ئێستادا لەو بارودۆخێک ئێستا ئێمە تێیداین چۆن بتوانین یان چی بکەین بۆ ئەوەی ڕێژەی تەلاق زیابوونەوەی هاوسەران لە یەکتری کەم ببێتەوە طبعاً وەکو کە بیدات باسم کرد کە هۆکارەکە چییە کە تەشخیصت کرد کە چییە طبعاً لەبێ عیلاجش تەنها ئەوەیە پابند بین بە ئاینی ئیسلام بەڕاستی کە ئاینەکی پاکە ئاینەکی کە ژیانی خۆمان ئاسان دەکا خۆش دەکا بەسیط دەکا یعنی لە مەشاکل و لە تەلاق و لە شتانە دوورمان دێخی دوو هەروەها پەروەردەی خێزانی ئەگە بێت پەروەردەکی باشبی بزانی کو سوود لەو مۆبایلێ وەگرین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وەگرین ئەوەش مهمە طبعاً لایانی تەداخلی تەرەفی سەیەم و یان مەسائلی دارایی ئەوەش هەیە بەس بە دەرەجەی بەڕای من دووەم و سەیەمە یعنی هۆکارە سەرەکیەکە بەڕای من هەر ئەو دوو هۆکارە زیاتری نییە بە بڕایت وەکو گەنجێک هۆکاری زۆربوونی ڕێژەی تەلاق بۆچی دەگەڕێتەوە لێک تێنەگەیشتن سەرەکی بابەتەکەیە چی دیکەش لێک تێنەگەیشتن بگرا نەگونجاندن درپیسی غیرەکردن بەلایەک درپیسیش بەلایەک ئینسانەگە لێک تێنەگە درپیسی لێ دەگۆڕ یعنی کەس مرتاح نابی لێک بۆچی دڵپیسی بە هۆکار دەزانی نەبوونی ئیمان لە دڵ پێدوانە بەشێک لە هۆکارەکانی جیابنەوەی هاوسەران بۆ نەبوونی پارە دەگەڕێتەوە حتمما ئەوش بەلایەک ئەگەر ئینسان مێش خۆی بکاتەوە مێش خۆی فراوانکە ئەوە نەبوونی پارەقەت نابتە مشکلەک هیچ کاتێک ڕاستە لە سەرویە مشتەکە ئینسان نابێ محتاجی دەستی یەشکەبی نە ئافرەتەک پێی خۆشەوە نەپیاوەچیش بەس زروفەکە ژەها بینیتن ئەوش قسمەت و خێری خوددایە تا چەند بەگرنج دەزانی هاوسەران لەگەڵ یەکتری ینی لەو ژیانێکە تێیدا دەژین بە ئارام گربن لەگەڵ یەکتری لەسەر خۆ بن بۆ نمونە کەو ژیان هەموو ژیانێک سەختی تێدایە ناڕەحەتی تێدایە لەسەر ئەو ژیانە ئارام بگرن بۆ ئەوەی لێکتی جیانە بنە و منداڵەکانی زەرمەند نەبن پێش هەموو شتێک ئینسان ئەگەر فکری مردنی هەبیتن هەموو ئەو بەلادەنێت و تەنها دین و ئیمان و ماڵ و منداڵ خۆی لە پێش هەموو شتێک دادەنێت ئەوە ژەگەڕێتەوە دووبارە سەر بێدینی بە ئیمانی لە دڵ ساڵ لە دوای ساڵ ڕێژەی زیابوونەوە تەلاق لە بینی هاوسەران زۆرە بە بڕای هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە بەداخەوە بریا ئەو پرسیارەکە لە جێ خۆیە ئەوە یەک لە کارە سەدانەکان کە بەسەر خۆم هاتیە بریاوانەبە بەس ڕوویداە و ڕوودەدا و ڕوو لە زیاد بوونە چۆن ڕوو لە زیاد بوونە ڕوودەکان لێک تێک نەگەیشتن یەکی کە لە سەبەب هەرە ڕئیسەکانی ئەو گەنجانی ئێستا پێ ڕدەگەن نازان بەڕاستی نازان هاوسەرگیری مانای چییە
یعنی بەس ڕۆ لایەن وای دەگەنی و ئافرەکە و زرگ لە بەکردنەکەیە لایەنوار بەس ئەوەندەیە بەس نانە ئەوانە لێک دێکەیشتن مانای ئەوەیە کە یەکێک لە بۆت ببینتەوە بڕۆ داخوازکە نە پێویست بەوەی دەکاتن بەخۆت تێگەیشتێکی زۆر چاکرد لەگەر ئەو کەسێک کە دەبتە شەریکی ژیانت شەریک ژیان چونکە ئەوە ئەتو ڕۆژێک ڕۆژان ماڵێک پێک وەدەنی ئەو ماڵە منداڵی پەیدا دەبیتن داوا دەکەم پەلە نەکرد لە زەواج پەلەکردنی لە زەواجی گەنجان بە دیتنی ڕۆژێک و دوو ڕۆژ کۆرە کارە ساتە هەر دیتت و باکە جوانی لەشت نییە ئەخلاق و شەرەف لە پێش هەموو شتەکانە لێک نەڕێ جوانی ناخورێ بەنانی بە شەرەف و ئەخلاق بنیای دروستکردنی عائلەی ڕێک و پێکە ئەوە ئەساسەکەی نەک ئەتوار ببینە لە زیادێ و بەس بەجێ کەسی نەکەی زەواج بنەکەی بەجێ کەس بکەی کوڕە بە عقلی خۆت و بە فکری خۆت داکەم ڕۆی دیتمەوە خارم ڕۆی دیتمەوە نا بە خۆت بە عقلی خۆت دیاری بکات تێلێک تێگەیشتن دەڵێن ئەوانەی کە بە خۆیان دەبینەوە واتە بە خۆیان کەسێکیان دەستنیشان کردووە زۆربەی جار شکست دێنێ زۆر من نارم کە بە خۆت دیتەوە ئەو عادە و تەقاریدیمە هەندە تشتی قبول ناکە بە خۆت دیتەوە با لێک تێگەیشتن مەسەد هەموو پاشەڕۆکانی خۆتی لۆ نیشان بکە ئەویش باش بناسە لە عائلەی ڕێک و پێک بی بەس وەڵڵاهی شەردی نییە بەس ئەمن جوانی نەکەنە قیاس جوانی نەکەنە پێوەرەك لە بۆ هاوسەرگیری ئەبەدەن ئەخلاق و شەرەف عائلەکی چاک بەس تێکەویشتن ئەوتە لەگە داک و بابەتی چاک زەواج بکری لەگە داک و بابی عائلەکەی زۆر چاکە لێک تێگەیشتن نەبی نەکەی لەگە یەکێکی پێی ناکەس بکچە نەزانی و تێگەیشتن زۆرە من دەردەکی زۆرم ناڕاندیا واتە تۆ دەڵێ یەکەم جار دایکەکە ببینن ئەو دوای کچەکە بخوازن ئارێ بەڵ بزانی کچی کێیە بزانن کچی کێیە گۆرە داگ ئەساسە داگ بزانن ئیچێ لە چه عائلە چیە ئەو دەبتانن هاوسەرگی لەگە دروست بکەن زۆر شەرتە وڵی جیابوونەوە یەکەم هۆکار ئەوە لە موبایلە بۆچی موبایل بە هۆکار دەزانی ئەکیدم لەگەڵ سۆشیال میدیاکانتە بەێ زانین ئێستا موبایل لایانی باشی و خراپی هەیە وانە هەیە توانی بە باشە بەکاربی هەیە بە لای خراپە ئێستا موبایل کە درێن موبایل لە ڕووی مەسەرن دەبینی ئافرەتە لە ڕووی برین خیانەتی زەوجە تێدەگەی یعنی هەم موبایل هەروایە هۆکارە و سبنێکەوا دەکە لێک زدابینەوە کابرا دەبینی چەند ساڵەکە ژنی نابێک و ئاستونە ئافرەتەکە پێی هەر دەخریستێ توش هەڵەیەک دەبیتن ئەوە سەرەتایەکە کە موبایل وا دەکا لێک زدابنەوە و زائیدەن ئەم زروفەشە ینی خەڵک پێم بڵێ خۆت هیچ ڕووداوێکی لەو شێوت بینیوە کە چ پیاوێک خیانەت لە ئافرەتەکەی بکات ئافرەتی خیانەت لە پیاوەکەی خۆی بکات ئێتابان زۆرە ئەگە بەخۆشم مەسەرەن نەشم دیت بە هەیە نێشتیوا زۆرە دەتوانین مەسەنەسە دەچێت محکەمەکان درێت لە چەند ساعتێک چەند تەلاقەیە ئەنی ڕێژەی مارەبڕینەکە کەمە تەلاقەکە زۆرترە هەموو سەبەبەکە ئەو دروفەیە خەڵک زوو بە قەنەعاتی من زوو بەنی بەشودانی ئافرەت زۆر کارە ساتە دەبینیە تو کە ئافرەتێک لە 16 بەشوی دەدا و ئافرەتە تێر عقل نییە هەستا مەسەرن بە مۆبایلی دەبینی کابرا زەواز دەکاتن و لە خۆشیدایە ئەویش ئەو تاقیکردنەوەی دەکە بەڕای من ینی کە لێک زودابوونەوە زودان بەشووە دەبێ ئافرەتێک بڕکتێک تێر عقربی بۆ کوڕەکەش بامان شێوە تەبعاان ئەدیکو ئێستا ئەمە ڕێزمێ گەنجی ئێستا کا دەزان ئادای ژن و پیاوەتی دەزانانی ئادای عائیلی دەزانی نازانیتن بکابرا پێشترە من دەزانم هەیە لە 16 سال ژنی هینایە چ مشکلێکی نەبووە و ئەلحەمدولیلا کوڕ و چیژە و جاعێرە و بێمە بێت ئێستا کە کارە ساتە کابرا لە 16 چیژی بە مێردە کوڕی هێشتا ژین دێنی کارە ساتە لە ئادابی یعنی ژن و پیاوەتی نازانن تێدەکەی واتە تۆ بەشودانی کچان لە تەمەنێکی زوو یان ژنهێنان بۆ کوڕان لە تەمەنێکی زوو بۆ کارێک دەزانی بۆ لێک زیابوونەوە سەرچی و زائیدەن مۆبایلیش ئەوە دووە سەرچیە کەوا دەکا تەلاق زۆربی لێک زابن و زۆربی خیانەت زۆربی ئەوواکە ئەی چی بکەین بۆ ئەوەی ئەو ڕێژەی تەلاق کەم ببتەوە چۆن بتوانین ڕێژەکە کەم بکەینەوە تۆ زانیتە ئەتو ئەوە لە نەوچی گوتمان ئافرەتێکی زوو بە شوونەدە و بزانین لەدەیە چێ بزانین لەگە چی تێکردبی ئایا ئەو کوڕە توانای هەیە کات و لەگەریان تێکرد بۆ ئایلە توانای هەیە لەگەری تێکردبی تۆ ئێستا تو بە قورآن نازانین کە چیژی دەیە چێ نازانین دەیە چێ نازانین لەگە چی تێکردبی هەرچی دیداتیەوە کارە سات ئێستا بەڕای من دەی بزانین لەگە چی تێکردبی بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان ڕاوسرنجی بەشێ لە وڵاتیان نیشاری هەولێر بوو کە باسییان لە هۆکارەکانی جیابوونەوەی هاوسەران کرد لە یەکتری واتە تەلاق کە دەبینن ساڵ لە دوای ساڵ ئەو ڕێژەیە ڕوو لە زیاد بوونە چەند خاڵێکیان باس کرد چەند هۆکارێکیان باس کرد لەوانە پابەند نەبوونیان بە ئاینی پیرۆز ئیسلام بە شێوەیەکی
جوان و ڕێک و پێک و دووەمیان ناپاشی هاوسەران لەگەڵ یەکتری خیانەتکردنیان لەگەڵ یەکتری و خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و نەبوونی پارە و سەرۆت و سامان و هەروەها خاڵێکی دیکە کە باسییان کرد تێنەگەیشتنە لە یەکتری کە لە یەکتری تێناگەن و خاڵێکی دیکەش کە بەلای هاوڵاتیانەوە گرنگ بوو ئەوە بوو کە تەمەنیە کچان و کوڕان شیا بوون بۆ هاوسەرگیری پێکەنانی پرۆسی هاوسەرگیری بۆ ئەوەی لە تەمەنێکی زوودا نەسنە ئەو پرۆسێ تا لە یەکتری زیانە بنەوە. ئەمانە و کۆمەڵێ هۆکاری دیکەش هەبوون کە هاوڵاتیان باسییان لێوە کرد. لە تۆی بینەریش دەپرسم کە لە ماڵەوەدا نیشت و یان ئێستا ئێمە دەبینی هۆکارەکانی زۆربوونی ڕێژەی تەلاق بۆچی دەگەڕێنەوە. تاتەوەرێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ.